دیواری باخێک بە سەردوو هاوڵاتیدا دەکەوێت و یەکێکیان گیان لە دەستداتن. ڕووداوەکە لە گوندی قادراوەی سەر بە قەزای بە هەرکە بووە کاتژمێر نزیکی 12 پێشنیوەڕۆ بووە. من دەمەوێت قسە لەسەر زاری یەکێک لەو کەسانەوە گرم کە شاد حاڵ بە لێرە کە هەمان کات دەباوکیشت بریندارە. سلااوت لێبێ ئینشەڵا باوکتان سەلامەت دەبێتن. ئەگەر پێم بڵێ چۆنی بوو خۆت لێرە ئامادە بوویت؟ وەڵا من لێرە ئامادە بووم، لێرانە شۆفەرش لێرانە بوو، ئێرەمان خان دەکرد، لێرانە دیوارەکە دارێک لێرانەوە ئەو دارتووە ئەوە ڕان کێشەوەت و ئەوە بەریان بۆ ئەوم لێرە کەتبوو، ئەو ساحبی خانش لێرە کەتبوو ماڵتەی ئەو دیوارەکە هەموو بەسەر ویدا بەربوو، بەس بابم ئەوەندە بەرکەتبوو ئەوەندە بەرکات. یعنی بابت لەگەڵ ئەو کەسێک کە گیان لە دەستدا دارەکەیان ڕاکێشە دیوارەکە لەگەڵ هات؟ وڵای دارەکە لێرانە بوو، دەری هینا بوو، بەس لەو تێرە ئارا بوو. ئەو تەماشا ئەو تێرە ئالا بوو، لێرە ئەو لێرە هەڕە دیوارەکە ڕووخا ئەو تەنە عەلی باب ئەوە نەعلی بابتە؟ ئەوە نەعلی بابتە. بابت ئێستا بارودۆخی چۆنە؟ وڵای لە عەمەلیاتە. لە عەمەلیاتە؟ چی لێ هاتە چی بەسەر هاتێ؟ وڵای ئەو نێکانەی و لەگەڵ حەوزی. ئینشەڵا سەلامەت دەبێتن. ڕووداوەکە کاتژمێر چەند بووە بزەبێت؟ وڵای کاتژمێر 11 دقە و چارێک. ینی ئەو شۆفەڵی لێرە کاری کرد و شۆفەڵەکە دیوارەکەی نەڕووخاندووە؟ وڵای لێرانە بوو، ئەو لێرانە شۆفەڵەکە لێرە بوو بۆنی بۆش کرد بۆ دیوارەکە ئەو داریانەکەشە تەماشا تێرەکە پێوێ. بەڵێ بەڵێ لێم دیارە یەک دەقە ئاگاداری خۆت بە ئەو تێلیان ڕاکێشا بۆ دارێش زۆر کاشێ بوو هەرا بەر بۆ ئینشەڵا باوکیشی سەلامەت دەبێتن. دەست خۆش بێتن. ئەمە قسەی ئەو هاوڵاتیە کە ئێستا لە ژێر چاودێری چڕی پزیشکیدا لێچێک لە نەخۆشخانە تایبەتەکانی شاری هەولێر و لە ژێر نەشتەرگەریدا